ئەما گەمە لە ڕای خۆی گۆشتمان هەرزا کە دێکتمانە 15000 نەرمە ڕێزێنانیشمان لۆ هاتیە ئەو گۆڵکە پێش ڕۆی بکوژێتەوە دکتۆری بەڕێز پاسی دەکا کە دەستکوژێتەوە سێ دکتۆری بەڕێز دیسان پاس دەکرێت ختمی لێ درێ وەسفمان دەداتێ ئەو دەگاتە مارکێتی ڕۆستەم غەسان. کاک ڕۆستەم سڵاو لێ بێت ئەم گۆشتە چێوەی فرۆشن نرخی چەندە؟ گۆشتی گۆچی خۆمانەیە بەربوومی خۆمانە بە خۆمان بە خێوی دەکەین بە خۆشمان جملە چینە گۆشت دەدەینە مارکێت و شەریکە و مەتعمی زەخم و ئەو شتانە سار 12 مانگا 11 مان قازانج دەکەین ئەو ماگەمان کردا لۆ فەقیر وەژاری مانگەکی پیرۆزە ئەو ماگەمە لە ڕای خۆی گۆشتمان هەرزا کە دێکتمانە 15000 نەرمە پشتی گۆلک 13 پەراسو 11000. باشە چۆن ئاوە بڕیارتان داوە بیکەن بە 15000 و بە تەکیت زەرەریشەکەن لەو سارە؟ بەخوای ئێستا ئەو گۆشتە 40,000 نەزەر دەکاتن بەس هەر ئایلۆ 5 کیلۆ زیاتر نادەم هەر ئایلە 5 کیلۆ بەخۆش وا لێ بخوانێ ماشەڵڵا چ قەرباڕێکی لێ بخوانە ئەو ماگەماندانە لۆ خوای گەورە دەجێکە قازانج دەکەم لێ بخوانە بازەر دەکەم. وەڵای پێش ڕەمەزان سێ ڕۆی پێش ڕەمەزان ئەو پێشنیارمدانە گوتن بەردامەکی هەدادنن بە سوپاس و خوای گەورە دەنجی داوە یعنی بەخۆشم نەمدەزانم بەریشەکە لە خوای گەورە کردیتم ئەوەشی خوایەکە یعنی مەسەلەن خەرکانێک دێن لە دهۆک دێن لە سلەیمانی دێن لە کوێ دێن لە ڕانیە دێن لە ئاکرە دێن لە شار و شاسکان هەموو دێن ئەوەیشی منە ئیشی خوای گەورەیە نیەتەکەم خایم بەرەمبەر خوای گەورە ڕۆژانەش دایرە سەعیدە سەردارمان دەکاتن گۆشتەکەمان دەبین هەموو دەستخۆشیمان لۆ دێتن ڕێزێنانیشمان لۆ هاتیە سوپاس و خوای گەورە بەربوومی خۆمانە و ئەوەش هەم ختمی دکتۆریە و دێخوانەرکاکە لەو ڕانە 5 کیلۆ گۆشتم لێ لەو ڕانە 5 کیلۆ گۆشتی دەبەی گۆشتی خۆمانە لەمالە ڕادێنیە لۆم دەینەوە. باشە و باس لە ختمەوە بابەتانە کرد ئەو گۆشتەیەوەی هێنن لە سەربڕخانەکان دێوە ئاگداری لیژنە تەندروستیەکانە ئەو گۆڵکە پێش ڕۆی بکوژێتەوە دکتۆری بەڕێز پاسی دەکا کە دەستکوژێتەوە سێ دکتۆری بەڕێز دیسان پاس دەکرێت ختمی لێ درێ وەسفمان دەداتێ ئەو دەگاتە مارکێتی ڕۆستەم غەسابی ئەو هەموو ختمی دکتۆرە هەمووی بە ختم بە وەسڵ دێتن بەخوای ڕۆژانە 15 تا 20 جوانەکەی سەر دەبڕم 15 لۆ 20 22 23 ئەوها سەر دەبڕێ وەڵی زەرمان کردی ئەو زەرەکەش ئەو بەینی خۆم و خۆی بەینی خۆم و خوای گەورەی خوای گەورەش لێرەگە زەرە بکەم لەجێکە قازانجی دایمێت ئەمدوو لەوەش کرد سوپاس و خوای گەورە قەناعەتم بە ڕزقی خۆم هەیە و خەرێک دڵی خۆشە و دوعای یەک داکێتیم هەموو ماری دنیای دەینی تکام وایە ئەو تاجیرانە ئەو دەورەمەندانەی کە ساحب کارن کە ساحب ئیشن سار 12 مانگ 11 مانگ قازانجەکەی مانگەچ بکە لۆ خاتی ئەو مانگە پیرۆزەی بالۆ فەقیر و هەژاری بیتن پارە هیچ نییە مشتێک پارە بیتن یەک داکە هێتم دوعا لۆ بکاتن هەموو ماری دنیای دەیتن پارە چە پارە ئەدی نامرین ئەدی مەردە نییە هەمومان بەجێ دێنین باب و باپیرمان چێوز هەموو ڕۆیشت ئەمەش دەڕۆیت بەس ئیسلامی هیم ئەوەیە لە ژیان چاکەچی لۆ خۆی تۆمار بکاتن برێک مەسەلەن ئەگەم مردیشی سپەینێ برێ وەڵای ئەو کوڕەکی باش بوو کوڕەکی بەزەمیر بوو ئەوەش ئەو داشکانەشم کردیە بە خۆت دەبینی لێرکوانە ماشەڵڵا چەند خەرەبارقەوە دەبین وا خەرکەشی یەک جار زۆر باڵاوەستەیە یعنی باوەڕ بکە پێڕا ناگەین ماشەڵڵا سەرمان زۆر خەرەبارق بووە زۆر بەڕێزن بەخێر بێت